نەبم کە پێم بدەبەخشن بڵێن بم پابند بم بەو بەڵێنانەی لیستەکەتان لیستی هاوپەیمانی کوردستان بە خەڵکی کوردستانی داوە هەر بژین بۆ یەکێتی و بزتنەوەی گۆڕان بژی کورد بژی کوردستان. کاندیدی ژمارە 22 باسنەی دووی سلێمانی ڕێزان ئەحمەد حەسەن هەردی. سڵاوی خواتان لێبێ و بەخێربان سەر چاوان کەس و کاری شەیدانی نەمری ڕێگای ڕزگاری کوردستان. هاوڵاتیانی خۆشەویستی شاری ڕۆشنبیری و شاری ڕۆشنبیری و شاری شەیدان. ئازیزانم، دەزانم هەمووتان لە دەنگدان بێزارن، لەوە دەترسن کە ئەگەر جارێکی تر نوێنەرانی خۆتان بنێرن بە هەمان ئاقاری نوێنەرەکانی کۆن کە متمانەتان دابوونێ بەداخەوە لە جێ ئاست و متمانەی ئێوەدا نەبوون. بەڵام ئێمە وەکو هاوپەیمانی کوردستان بەڵێنتان دەدەرینێ کە متمانەتان بە ئێمە متمانەیە بە کۆمەڵێک لە کەسایەتی بەرز و بە کەسایەتی بە ئەزمون کە دەتوانن داخوازیەکانی ئێوە بگەینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من ناوم ڕێزان ئەحمەد حەسەن هەردیە، کاندیدی ژمارە 22 لیستی هاوپەیمانی لە بازنەی دووم. زۆر سپاسان دەکەم. کاندیدی ژمارە 32 باسنەی 1 سلێمانی شوناس حسێن عەبدوڵڵا. هاو نیشتیمانیانی سەربەرزی کوردستان، کەس و کاری سەربەرزی شەهیدان بەخێر بێن سەر و سەرچاومان هاتن. ئێوە سەلمانتان کە هەر هێزێک سلێمانی پشگیری کا سەرەکەوێت. ئێوە سەلمانتان کە هەر هێزێک سلێمانی پشگیری کا ئەچێ بە گشت قولەی قافە. دڵنیاتانەکەمەوە بە پشگیری ئێوە، بە پشتیوانی ئێوە، بە پشتیوانی خوای گەورە باڵانسی هێز لە هەرێمی کوردستانی عێراقا ڕازەکەینەوە. جارێکی کە بێ هاوپەیمانی کوردستان هیچ هێزێک ناتوانێت بڕیاری سیاسی لە عێراقا بە. بەندە شوناس حسێن عەبدوڵڵا کوڕی شەهیدی سەنگەر ناسراو بە شێرکۆجدیم کاندیدی ژمارە 32 لە بازنەی سلێمانی بازنەی 1 سلێمانی سەر و سەر چاوانمان هاتن. کاندیدی ژمارە 31 لە بازنەی 1 سلێمانی نەرمین مەعروف غەفور. هاونیشتیمانیان ئامادەبوانی بەڕێز بەخێر هاتن سەر و سەرچاو. من نەرمین مەعروف غەفور کاندیدی ژمارە 31 لە بازنەی 1 سلەیمانی داواکارم لە ئێوەی بەڕێز کە بەشداریەکی کاراتان هەبێ لە هەڵبژاردنەکان وەک پرۆفیسۆرێکی یاریدەدەر لە بواری بودجە و دارایی ئەمەوێ بە پشتیوانی خوای گەورە و متمانەی ئێوە لە بەغداوە لە ئەنجومەنی نوێنەرانەوە داکۆکی بکەم لە مافەکانی خەڵکی کوردستان تاوەکو جارێکی تر نەیاران و دژمنانمان نەتوانن بوجە و موچە و قوتی خەڵکی کوردستان وەکو چەکێکی ئابووری لە دژی ئیرادەی سەربەرزی گەلەکەمان بەکاربێنن. هەر بۆیە داواکارم هەمومان پێکەوە دەستە ناودەستی یەک پێکەوە کار بکەین بۆ سەرخستنی ئەم هەڵبژاردنە و لیستی هاوپەیمانی تاوەکو جارێکی تر نەیارانمان نەتوانن زەفەر بە میلەتەکەمان بێنن و پێکەوە هەمومان گەلی کوردستان و هەرێمەکەمان بگەینینە کەناری ئارامی. هەر بژین شاد و سەربەرز و سەربراز بن. کاندیدی ژمارە 31
دکتۆرە نەرمین معروف غەفور بازنەی یەکی سلێمانی لە تاشەبەر پرسن چەندە خوێنی شەهیدمان ڕژا لە گشتبەندە کاندیدی ژمارە 28 لە باسنەی یەک سلێمانی دانا ئەحمەد مستەفا خۆری گەشین وام خاکە وەساتێکی شاوانە بوو عشقی تۆ ئەی دایکی خۆم و هاو خوێنم هەر لە پشتی باوکە چۆتە هەوێنم ئەشچێتە هەوێنی کوڕ و کوڕەزا تا تاقێ کورد مابێ لە چیای بەرزە ئامادەبوانی بەڕێز هەواڵانی خۆشەویستم لە مناڵێوە بە ئاوی سازگاری ئەم شارە گۆشکراوم خۆشەویستی خاک و خەڵکی ئەم شارە حەیاتەم تیا ڕزکاوە لەسەر دەستی کەڵەزانا و دانا و هزر دۆستانی ئەم شارە زمانم پژاوە و لە خوێندنگەی مامی گەورە چاوم بە دنیای نیشتیمان دۆستی هەڵهاتووە ئێستاش پاش ئەوەی گەیشتومەتە پلەی پرۆفیسۆری یاریدەدەر لە کەلتور و زمانی عەرەبیدا دەمەوێ ئەم پسپۆڕیەم بەکار بهێنم بۆ بەدەستهێنانی داواڕەواکانی گەلەکەم ئەم هەنگاوە مێژوویەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بچوتنەوەی گۆڕان هەنگاوێکی ئەوەندە پیرۆزە کە بۆن و بەرامەی بارتەقای مێژووی کوردی تەنیوە و جێگەی شانازیە بۆنەوەکانی ئایندەمان چونکە پێکەوە بەهێزترین و هەر پێکەوەیش سەقامگیری و ئاشتی و ئارامی فراهەم دەکەین و هەر پێکەوەیش بەیداخی سەرکەوتنی یەکجارەکی هەڵدەزنین لە کۆتاییدا دەست دەخەمە دەستی بێکەس و پێکەوە لە مامەیارەوە بەرەو سلێمانی شاری شاران و ڕوو ئەکەینە ئێوەی زێدە ئازیز و هەر پێکەوەیش ئەڵێین واسقەی بەرزی و تەرەقی هیممەتی مەردانەیە هەواڵان من پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دانا ئەحمەد مستەفا کاندیدی ژمارە 28 لە بازنەی یەکی باکوور سپاس لە خاک پرسن کاندیدی ژمارە 25 لە باسنەی یەک سلێمانی شاسوار ئەمین جەلال لە تاشەبەر پرسن چەندە خوێنی شەهیدمان ڕژا لە گشتبەندان و بنارێ وێنەی کوردبوونمان کێشاوە هەموو لایەک بەخێر بێن ماندوو نەبن عەزیەتتان کێشاوە بەخێر بێن سەرچاو و سەرڕۆحمان من شاسوار ئەمین جەلال ناسراو بە سوارەی شەهیدارام کاندیدی ژمارە 25 بازنەی یەکی سلێمانی میوانە بە ڕێزەکان ئەزیزان خۆشەویستان بانگەشە گەیشتووەتە کۆتایی و هەموو شتێک لە دەستی ئێوەدایە ئیستا سەرخستنی لیستی هاوپەیمانی و بەهێزکردنمان لە دەستی ئێوایە ئێوەن کە ئەتوانن هەموو ئەو دروشمانەی کە بەرزمان کردووەتەوە و ئەو استراتیژەی کە دانراوە لە بەغا پیادە بکرێ ئەوە ئێوەن کە ئیتر بۆمان جێبەجێ ئەکەن زۆر سوپاستان ئەکەین لە ئیستاوە بەرەو دەنگدان و بەرەو هەڵبژاردنەکان هەنگاوە نێین و بە هیممەتی ئێوە بە تایبەتی خەڵکی سلێمانی و هەموو پارێزگای سلێمانی لیستی هاوپەیمانی سەرەخەین و زۆر سوپاستان ئەەکەم دووبارە من شاسوار ئەمین جەلال ناسراو بە سوارەی شەهیدارام ژمارە 25 بازنەی یەکی سلێمانی بۆی دەجەنگین تا هەمی کوردستانمان سۆمای چاوە چاومان تایە هەڵهێناوە با وەک چاومان بیپارێزین
ئەم وڵاتە لەت کراوە ئەو کەسەی بێنیشتیمانە کەسێکی بێ ناونیشانە کوردستان ناسنامەمانە ئۆباڵی لە ئەستۆمانە هاوپەیمانی کوردستانین پێکەوە بەهێزترین ئەو پەیمانی کوردستانی ئێستاش با بەڕێز دکتۆر دەرباز محەممەد ڕەگە پێدراوی هاوپەیمانی کوردستان بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئێوارەتان باش هاوڕێیانی عەزیز ئامادەبووان بەبیرم دێت سولەیمانی کە دارالمولکی بابان بوو نە مەحکومی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمان بوو هاوڵاتیانی خۆشەویستی سلێمانی ژنان گەنجان مامۆستایان کرێکار و کاسبکاران کەس و کاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان سلێمانیانی دڵپڕ لە ئومێد و گۆڕانکاری ئەمڕۆ گەلەکەمان لە بەردەم ئەزموونێکی نوێی سیاسیدایە ئەزموونێک پێویستی بە هێز و توانای هەمووان بە دەنگ و ئیرادە بە هێزی ڕاستەقینە و خاوەن ڕوئیا و دیدی ڕوون هەیە بۆ بەرگریکردن لە مافە دەستوری و یاسایەکانمان ئەوە ئێمەین هاتوین لە بەردەم ئیرادەی ئێوەدا بەڵێن دەدەین کە دەبینە بەرگری کارێکی سەرڕاستی مافەکانتان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کۆمەڵێ هۆکاری ناوخۆیی ئامادەیی عەقڵێتی خۆسەپاندن و تاکڕەوی سیاسی دەستێوەردانی هەرێمی و نێودەوڵەتی نەبوونی شەراکەتی ڕاستەقینە و پشکردن لە بنەماکانی هاوسەنگی و سازان هێشتا زۆرێک لە مافە دەستوریەکانمان لە عێراقدا پشتگوێ خراون یان بە نیوە ناچڵ بەجێ هێڵراون یاخود هەر بەجێبەجێ نەکراون ئێمە لە بەغدا بە ئیرادەیەکی تۆکمەوە شەڕی جێبەجێکردنی مادەی 140 ئەکەین شەڕی دابینکردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان ئەکەین شەڕ دەکەین لە پێناو قەرەبووکردنەوەی کە سوکاری ئەنفال و زیندانیانی سیاسی و جێبەجێکردنی سەرجەم مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان خوشک و برایانی خۆشەویست ئەی خەڵکی شاری سلێمانی فیداکار لە ڕابردوودا هەردوو سەرکردەی مەزن مام جەلال و کاک نەوشیروان کە لە نووسینەوەی دەستوری عێراقدا ڕۆڵی گرنگ و مێژووییان لە چەسپاندنی ماوەفەڕەوەکانمان هەبوو ئەوە سەرکردەی ئێمە بوون کە ئەندازیاری دەستپێکردنەوەی شۆڕش و ڕاپەڕین و بەرگریکردن بوون لە خاک و خەڵکی کوردستان هەر لەبەر ئەوەشە هاو نیشتمانیانی ئەزیز و خەڵکی خۆڕاگری سلێمانی هەمیشە پاڵپشتی پرۆژە سیاسیەکەی ئەم دوو سەرکردە گەورەیە بوون و بەرگریان لەو پرۆژانە کردووە کە ئەم دوو سەرکردەیە بنیاتیان ناوە هاوپەیمانی کوردستان درێژکراوەی خەونی پێکەوەکردنی ئەو دوو زاتن درێژکراوە و سەرەتایەکی دڵخۆشکەرە بۆ پێکەوەیی و یەخستنی هەوڵە سیاسیەکان بۆ بەهێزکردنی پێگەی کورد لە عێراق پەیڕەوکردنی چاکسازی گشتگیر لە هەرێم و ئاوەدانی و خزمەتی زیاتری شاری سلێمانی ئێمە بە دیدێکی سیاسی هاوبەش لە چوارچێوەی پاراستنی بەرژەوەندێ باڵاکانی نەتەوەکەمان بە پشتیوانی و ئازایەتی ئێوە هاوپەیمانێتەکەتان ئەبێتە هێزی یەکەم لە کوردستان و لە بەغداش هەوڵی سندنەوەی یەک بە یەکی مافە دەستوریەکانتانەدات گرنگە ئێمە جاکاریەک بکەین لە نێوان قەوارەی هەرێم و حکوومەتی هەرێم ڕاستە حکوومەتی هەرێم کەم و کورتی و کەم تەرخەمی و ناعەدالەتی تێدایە هەمووشمان کۆکین لەسەرەوەی کە ئەم شێوازە لە حکومڕانی دەبێت چاکسازی بنەڕەتی و گشتگیری تێدا بکرێت بەڵام پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان ئەرکێکی نەتەوەی و نیشتیمانی گرنگە چونکە ئەم قەوارەیە بەرهەمی سەدەیەک لە قوربانیدان و تێکۆشان و ماندووبوونی ئینسانی کوردە دژ بەستەم و داگیرکاری کچان و
کوڕانی شاری سلێمانی خۆشەویست خوازیاری نەم هەڵبژاردنەش بکەن ئەزمونێکی دیکەی خەباتی سیاسی کە درێژکراوەی خەباتی ڕزگاری نیشتیمانی بێت وەک چۆن باوکو باپیرانمان بە چەک ئێستا ئێوە بە دەنگ پارێزگاری لە شوناس و ناسنامە و مافەکانی نەتەوەیەکی نەبەز و خۆڕاگر دەکەن لە ناوچەیەکی پڕ لە کێشمەکێشی سیاسی و چەوسانەوەی نەتەوەیی کەواتە ئەوە ئازایەتی ئێوەیە کە سلێمانی کردووە بە لانکەی دیموکراسی و ئازادی هەردەنگی ئێوەشە کە گرنتی سەرکەوتنی هاوپەیمانی کوردستان و کاندیدەکانی ئەکات گۆڕان خوازە ئازا و بوێرەکان یەکێتیە دڵسۆز و خوێنسەوزەکان ئەی ئەوانەی هەمیشە متمانەتان بە فکر و ڕێبازی مام جەلال و کاک نەوشیروان پتەو بووە ئێستا ڕۆژی وەفایە بۆ درێژەدان و تەواوکردنی پرۆژە سیاسەکەی ئەو دوو پیاوە گەورەیە هەمومان پێکەوە بەڵێن ئەدەین کە ئەم پرۆژەیە بپارێزین و بیگەێنین بە کەناری ئارامی و سەرکەوتن ئەمڕۆ پێکەوە بەڵێن ئەدەین کە ڕۆژی دەیدا بە گوڕوتینێکی گۆڕان خوازانە و یەکێتیانەوە ئەچینە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ ئەدەین بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان لە کۆتاییدا پشت بەخوای گەورە و هیممەتی ئێوەی خۆشەویست سەردەکەوین و دڵنیابن لە سایەی هاوپەیمانێتەکەتان ئایندەیەکی باشتر چاوەڕوانی کوردستان و خەڵکەکەی دەکا هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن بە پشتیوانی هەڤاڵان بە هیممەتی دۆست و یاران دڵنیابن کە هاوپەیمانی سەردەخەین بۆ هەتایی بە سەربەرزی ئەچینە سەر مەزاری پیرۆزی مام و کاکەنەوە بەڵێن ئەدەین کە ناهێڵین هاوپەیمانیەتەکەیان قەت بکەوێ سەرکردەی ئەم کاروانە نوێیە میراتگیری بیر و فکری مام جەلال و کاکەنەوە قوباتی ماموا لێرەیە و هەروەک جاران لەگەڵ خەون و خەمی ئێوەدایە و پەیامی هاوپەیمانی کوردستانیتان پێ دەڵێت چل و چوار ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی گەرمی مانگی تەمووزدا فەرماندەیەکی باڵا بەرز خۆی و دەستەیەک پێشمەرگەی چاونەترس چوون بۆ گوندێکی سەر سنوور و پێشوازیان لە شۆڕشکێڕ و هەواڵێکی خۆیان کرد پێشمەرگەکان هێشتا کاریگەری نسکۆیان پێوە دیار بوو دڵشکا و ماندوو بوون بەڵام تا بڵێی تۆکمە و ورە بەرز دڵنیا بوون مەشخەڵی شۆڕشێکی گەورەوە لە داگیرساندایە فەرماندە باڵا بەرزەکە کاک نەوشیروان بوو هەواڵەکەی کە پێشوازیان لێ کرد مام جەلال بوو شۆڕشەکەش شۆڕشی نوێی گەلەکەمان بوو ئێستەش دوای 44 ساڵ لەو ڕۆژە ئەو کاروانە لەم شاری هەڵمەت و قوربانیە بەرەو بەغدا بەردەوامە سڵاو لە شاری شاران سڵاو لە قوتابخانەی فێربوونی کوردایەتی ئەمڕۆ شوێن کەوتوانی ڕێبازی مام جەلال و کاکەنەوە پێکەوە هاتووینەتە خزمەتتان پێکەوە هاتووین چونکە بە یەکەوە بەهێزترین هاتووین پێتان بڵێین هی ئەم شارەین بۆ ئەم شارەین لێرە بووین و بە پشتیوانی ئێوە هەر لێرە دەبێنین خەڵکی شارە حەیاتەکە نیلی پۆش و خوێن سەوزەکان
ئەمڕۆ مەبەسمانە باس لە گرنگی ئەم هەڵبژاردنە و گرنگی دەنگی ئێوە بکەین، هەم بۆ خۆتان و هەم بۆ شارە حیاتەکەمان. ئەگەر تەماشای 10 ساڵی ڕابردووی شاری سلەیمانی بکەین، هەمیشە پەرتەوازە بووین و هەمیشە لق و پۆپ و هێزی نوێمان لێ دروست بوو. ڕاستە ئەمە نیشانەی زیندوی سلەیمانی پیشان دەدات، بەڵام لە هەمان کاتدا وای کردووە هەم خۆمان لاواز ببین و هەم ببینە هۆکاری لاوازبوونی سلەیمانی. بۆیە ئەمڕۆ هاتووین بەڕاشکاوی بڵین کە بەمەستمانە سنگ و قورسایی و شکۆی شارە حیاتەکەمان بگەڕێنینەوە کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو سلەیمانی لە هەموو بوارەکاندا هەمیشە پێشەنگ بوو و بۆ لەمەوداش هەر پێشەنگ دەبێت. ئێمە یەکێتی و گۆڕان کە خاوەنی یەک ڕوئیاین و هەڵقوڵاوی یەک قوتابخانەین لە چەند هەڵبژاردنی ڕابردوودا ڕکابەری سەرسەختی یەکتر بووین. چەقی ململانیەکانیش هەر لەم سلەیمانیەدا بووە، بەڵام ئەم ڕکابەرایەتیە تەنها سلەیمانی لاواز کرد. سەرۆک مام جەلال و ڕەوانشاد کاک نەوشیروان هەرزوو هەستیان بەوە کرد. هەردووکیان بڕوای قوڵیان بەکاری پێکەوەیە هەبوو، چونکە بڕوایان وابوو پێکەوە بەهێزترن. هەر بۆیە ڕێککەوتن نامەی دەباشانیان ئیمزا کرد. بیرتانە دوای ئیمزاکردنی ڕێککەوتن نامەی سیاسی نێوان یەکێتی و گۆڕان کاکەنەوەی ڕەحمەتی وتی عیبرەت لە دووسیندان نییە، بەڵکو عیبرەت لە جێبەجێکردنیدایە. بەڵێ کاکەنەوە ڕاستی دەکرد. ئێمە ئەمڕۆ هاتووین بیسەلمێنین کە عیبرەتەکەمان وەرگرت و بڕیارمان داوە پشت ئەستور بە دەنگی ئێوەی نیلی پۆش و خوێن سەوز ڕۆحی هەردوو هاوڕێی تەمەنا ئاسوودە بکەین کە هەموو ژیانی خۆیان لە پێناو و ئازادی و بەختەوەری و خۆشگوزرانی خەڵکدا بردەسەر. هاوڵاتیانی بە شەرەفی سلەیمانی، ئێوە باش دەزانن جیاوازی بەڕێوەبردننی سلەیمانی لەگەڵ شوێنی تردا ئاسمان و ڕێسمانە. ئەمە منەت نییە بەسەر سلەیمانیدا، بەڵکو ئەوە سلەیمانی خۆیەتی ناچاری کردوین گوێی لێ بگرین، بە قسەی بکەین، سازشی بۆ بکەین. شارێک یەکەم ئاڵای کوردستانی تێبەرز کرابێت، یەکەم ڕۆژنامەی تێدا چاپکرابێت، یەکەم ڕاپەڕینی کوردی لە سەردەمی مەلیک مەحموود تێدا بەرپاکرابێت، ئیعلانی یەکەم حکوومەتی کوردی لە بەردەرکی سەراکەی کرابێت، ئەبێ ئێستا چاوەڕێی چی لێ بکرێت؟ هەموو ئەمانە وای کردووە سلەیمانی تەسلیمی هیچ هێزێکی سیاسی نەبێ کە هەڵقوڵاوی خۆی نەبێت و قەتیش تەسلیم نابێت. سلەیمانی شارێکی یاخیە، قەت فێری گوێڕایەڵی نەبووە، بەڵکو هێزە سیاسیەکانن دەبێ گوێڕایەڵی ئەم شارە بن کە 50 ساڵە بووە بە فێرگەی فکری برای مەحمەد و مام جەلال و کاک نەوشیروان و کوردبوون و کوردپەروەری تێدا وەک منارەی مزگەوتی گەورە سەری بڵندە و نانەوێت. جەماوەری شەرەفمەندی سلەیمانی، شاری هەڵمەت و قوربانی، هاتووین ڕاستگۆیانە پێتان بڵین ئەگەر ڕۆژێک بەرامبەر ئەم شارە کەم تەرخەم بووین، ئەگەر بێمەبەست غەدرێک لەم شارە و ئەهلی ئەم شارە کرابێت، بە گەورەی خۆتان بمان بورن، بەڵام ڕێگا مەدەن ئەجێندای هیچ هێزێکی سیاسی بەڕاستەوخۆ بێ یا ناڕاستەوخۆ پێگەی ئەم شارە مەزنە لاواز بکات. ڕێگا مەدەن دەنگەکانتان پەرش و بڵاو بێت و بە قانزاجی لایانی ڕکابەرمان بشکێنەوە. ئێمە هاتووین بۆ ئەوەی ئەو هاوکێشە سەقەتە بگۆڕین کە تەنها حیزبێک بڕیار لە چارەنووسی ملەتێک بدا. بۆیە داواتان لێ دەکەم هاوکارمان بن لە گەڕانەوەی هاوسەنگی هێز بۆ کوردستان. دەنگەکانتان مەسووتێنن و بە دەنگدان بەلایەنە بچووک و مزایەدەچیەکان بە فێڕۆی مەدەن و مەبنە هۆکاری سەرکەوتنی ڕکابەری سەرەکیمان. ئەوەشتان لەبیر نەچێ یەکێتیەکەی مام و گۆڕانەکەی کاکەنەوە لە هەموو کەسێک گەورەترە، بۆیە هەمووتان لە ڕۆژی دەیدا دەنگ بدەن، چونکە بایکۆتکردن تەنها ڕکابەرەکانمان بەهێز دەکاتەوە. ئێمە لە ڕابردوودا سەلماندوومانە کە دەتوانین ڕێی دانوستانەوە کێشەکان چارەسەر بکەین،
کاتێک ئێمە بە سەدان سەعات کۆبوونەوە و دانوستانمان لە پێناو قوتی خەڵکی خۆمان دەکرد خەڵکی مزایەدەچی لە سۆشال میدیا خۆیان کردبوو بە پاڵەوان و قسەی زلیان دەکرد کەچی لە ناو پەرلەمانی عێراقدا بێدەنگ و بێڕەنگ دانیشت بوون ئەوەندەی لە میدیای کوردی قسەیان بە ئێمە دەوت نیو هەندە لە بەغدا بوونیان نەبوو بەڵام خۆشبەختانە نەکەس گوێی لێگرتن و نەکەس گوێیان لێ دەگرێ دەزانن بۆ چونکەن لە بەغدا تەنها حساب بۆ هێزی کاریگەر و خاوەن سەنگ دەکرێ نەک کەسانی مزایەدەچی ئێمە لە بەردەم دووڕیانێکی گرنگداین لە کاری سیاسی و کەلتوری ڕکابەرایەتی لە ماوەی ساڵانی ڕابردوودا سیاسەتی پۆپیولیستیانە گەشتە ترۆپک و خۆشبەختانە لە ئێستا بەرەو لاوازی دەڕوا لەم بانگەشەیەشدا هەندێک لە کاندیدەکان کەرەستەی بەردەستیان تەنها جنێودان و تەشهیرکردنە ئەگەر ئەم جۆرە کاندیدانە سەرکەوتوو نەبوون لەم هەڵبژاردنەدا ئەوە مۆدێلی جنێودان و خەڵخەڵەتاندنی خەڵک کۆتایی دێ و هەنگاو دەنەین بەرەو ئیشی ڕاستەقینە و خزمەتی ڕاستەقینە بەڕێزان ئەمڕۆ هاتووین پلانە چوار خاڵیەکەی هاوپەیمانی کوردستانتان بۆ ڕوونکەینەوە پلانی یەکەمان بریتیە لە یەکڕیزی بە پێکەنانی هاوپەیمانی کوردستان بەشی سەرەتایی ئەم پلانەمان جێبەجێ کرد بە یەکڕیزیمان لە بەغدا مافەکانمان وەردەگرین و خۆشگوزرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەستدەهێنین پلانی دووهەممان بەدەستهێنانی بودجە و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە پلانی سێهەممان پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر و باشترە پلانی چوارەمیشمان سەقامگیریە چ لە ڕووی ئابووریەوە بێت چ لە ڕووی ئەمنیەوە لە ڕێی بەهێزکردن و ئاساییکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا هەموو توانای دیپلۆماسی خۆمان بەکار دەهێنین بۆ ئەوەی کۆتایی بە بۆردومانەکانی وڵاتانی دراوسێ و هێرشی ناو بەناوی فرۆکە بێ فرۆکەوانەکان بهێنین بۆ سەر شار و شارۆچکەکانی خۆمان چونکە ئێمەی خاوەنی سلەیمانی خاوەنی دارولمولکەکەی بابان قەت نەمەحکومی عەجەم دەبین نەسۆخرەکێشی ئالی عوسمان شارە شەرەفمەندەکەی کوردستان لێرەوە خۆمان بۆ سەرکەوتنی گەورە سەرتاسەری هاوپەیمانی کوردستان لە ڕۆژی دەیدا ئامادە دەکەین بەڵێن دەدەین بە گۆڕی مام جەلال و کاکەنەوە کە لە باوەشی خاکی پیرۆزی ئەم شارن بەڵێن بێت تا نەفەسێکمان هەبێت بۆ سلەیمانی ئەکۆشین ناهێڵین سلەیمانی بکەوێ بڵێ جارێکی تریش دەیڵێمەوە سوێن بە ئەڵڵا و بە کەلامی خوا پشت ئەستور بە دەنگ و ئیرادەی ئێوە هەر لێرەوە سەرکەوتنی گەورەی هاوپەیمانی کوردستان ڕادەگەێنین چونکە هێز و حزب و لایەنێک نییە چونکە هیچ هێز و حزب و لایەنێک نییە کە وەکو هاوپەیمانی کوردستان بەدیدێکی ڕۆشن و هاوچەرخانە و واقعیانە خوێندنەوە بۆ دۆخی سیاسی بکات ئێمە پێمان وایە خزمەتکردنی ڕاستەقینەی میلەت دەبێت دوور بێ لە خۆنواندن و هەڵڵای میدیایی پێشمان وایە سیاسەت بە بابەتێکی جددیە و بە کەسانی ڕاکردوو لە قەرز و قۆڵە و هێزی بچووک ناکرێ کە لە ئێستاوە سەرقاڵی کورسی گۆڕینەوە و سەودا و مامەڵەی ژێربەژێرن بە کێشە و معاناتی خەڵکەوە بەڕێزان ئەمڕۆ لە دوا بانگەشەی جەماوەری فراوانی هاوپەیمانی کوردستانین بۆیە مەبەستمە ڕوو بە کەمەکچان و ژنان پێیان دەڵێم وەک چۆن لە شۆڕشی نوێدا کە شۆڕشێک بوو بۆ ئازادی و یەکسانی نێوان ژن و پیا و ڕۆڵی سەرەکیتان گێڕا و هیچتان لە پیاوان کەمتر نەبوو ئێستەش و لەم قۆناغە نوێی ژیانی سیاسی کوردستاندا دەبێ بە هەمان نەفەسەوە بەردەوام بن داوا لە هەموو ژنانی کوردستان دەکەم خۆیان ئامادە بکەن بۆ ئەم قۆناغە نوێیە و لە پێناوی بنیاتنانی کۆمەڵگایەکی هاوچەرخ و یەکسان و لە پێناوی دەستەبەرکردنی مافەکانی خۆتان دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان ئەوجا ڕوو دەکەمە تاک بە تاکی هاونیشتیمانیان لە هەر شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان و ناوچە جێنۆکەکان بن بۆ ئەوەی یەکڕیز بین و ڕەنج و تێکۆشانی سەدەیەکی ئینسانی کورد بە فێڕۆ نەڕوا دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان
بۆ ئەوەی هەمومان بە یەکەوە لە پێناو بودجە و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئاوەدانکردنەوەی زیاتری شارەکانمان کار بکەین دەنگ بدەین بە هاوبەیمانی کوردستان بۆ ئەوەی خزمەتگوزاری ڕاستەقینە پێشکەش بە خۆت و خێزانەکەت بکرێ دوور لە گوتاری ڕووکەشانە دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان بۆ ئەوەی سەقامگیری بگەڕێتەوە و دەرونی هەمومان ئارام ببێتەوە دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان بۆ ئەوەی جارێکی تر سەرکێشی بە مەسەلەی نەتەوەی نەکرێت و ڕێگە نەدەین کێشە شەخسیەکان ژیانی هەمووان بخاتە مەترسیەوە و ماڵ وێرانیمان بۆ بهێنێت دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان بۆ ئەوەی ئازادی ڕادەربڕین هاوشێوەی سلەیمانی لە هەموو کوردستاندا بەرقەرار بێت و ڕۆژنامەنووس و چالاکوانان لە زیندانە نەبن دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان بۆ ئەوەی کەرکووکی قودس و شنگال و خانەقین و بست بە بستی خاکەکەمان بگەڕێتەوە بۆ باوەشی نیشتیمان دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان دوجاریش بۆ ئەوەی کۆتا پرۆژە و خەونی مامی گەورە و کاکەنەوە بەدی بهێنین و باڵانسی هێز بگەڕێنینەوە لە ڕۆژی دەیدا دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان بە دڵنیاییشەوە تەنها ئێمە و مانان میراتگری ڕاستەقینەی ئەو ڕێبازەین کە فێری کردوین نەسرەوین تا سەر دەکەوین هەر شاد و سەربەرز و هەر سەرکەوتوو بن هەواڵان هاوڕێیان یەک ئاخر پەیاممان هەیە بۆ ئێوەی بەڕێز ئەڤاڵان یەک پەیاممان ماوە میوانێکی بەڕێزمان هەیە بێتە سەر مەنەسەکە داواکاریەکی هەیە لە یەک بە یەکەی ئێوە چەپڵەیەکی گەرم بۆ نورەدین سڵاوتان لێبێ نیلی پۆشەکان خوێن سەوزەکان سڵاوتان لێبێ یەک پەیاممان هەیە لە یەک و هەتا سێ ئەو نەریتەی مامی بچووک هەموو جارایی لێ ئەو لوتفانەی فەرمێ لە یەک و هەتا سێ منە ژمێرم یەک دۆ سێ هەمومان بەیەکەوە بەهێزترین هەمومان بەیەکەوە بەهێزترین گڕووکڵپەی مەشخەڵانی بۆمی ڕووناکی ژیانی بەڕووی بەرزی کوێستانی هەوپەیمانی کوردستانی